ئەو کەسانی کە ئێستا لە گوندی گەشتیاری قارەمان کە ئێستا حاڵی حاضر لێرەین و بۆی کە بەڕێزەوە خواحافیزبوونیان لێ بکەین بەرەو ماڵەکانی خۆیان نۆ هاوڵاتین ئەم هاوڵاتیانە تێکەڵاون خەڵکی سووریتیایەوە لەگەڵ ئەو کەسانی کە لە دووبەیەوە هاتوونەتەوانی هەڵبەدەم حاڵاتیانە کە لێرە بوون ماوەی 14 ڕۆژە لە ئێمە کەرەتین کراون ئەوکو جارانی کەش هەر لە ڕابردوو شەوتمانەتەوە لە 14 ڕۆژەکەی خۆشیان تێپەڕی کردووە ئەمڕۆ ئەنجامی پشکنەکانیان دەرچوو هەموو نێگەتیف واتە نەرێنین یان هیچ کێشەیەکی تەندروستیان نییەوەکوون کۆرۆنا بەڕێزەوە ئێستاەوە من نەڕۆشتونەتوانێت تا بەڕێیان بکەینەوە بووی نەکەونە بەیانی لێرە ڕێنمایی تەواویانە لێنیە کاژڕۆنوانێ بێ بۆ دەڕۆژی تر لە ماڵە خۆیان کەرەتینە بکەن و تێکەڵاوی کە سوکارەکانیان نەبن لە دوای دەڕۆژەکەەوە ئاساییە بێتەوە من ئەمەیە و هەواڵە دڵخۆشکەریە بم بە شاری سلەیمانی و چۆن پێشنگ بووین لە هەموو گارەکەمانە لەمە شار پێشنگ بووین لە ئێستا 35 کەرەتین کراومان ماوە لە شاری سلێمانی کە لە گوندی گەشتیاری سەناریایە ئیشاڵڵا سپینێ دوا پشکنینیان بۆ کرێ بەخۆ بەڕێز و خۆشەویستەوە بۆ دوو سپی سێ سپی کە نەتیجەکانیان دەرچوو بەڕێکرێنەوە بەرەو ماڵەکانی خۆیان زۆر سپاسی جەماعەتی ئاسایشەکەین و جەماعەتی کەرەنتینەیەکن ماوەی 14 ڕۆژە ئێمە لێرین هیچ نقصانیەکمان نەبووە لە گوندی قارەمانین بەڕاستی جێگەی فەخر و شانازین بە لە هەموو ناحەیەکەوە خزمەتیان کردوین هیچ کەم و کوڕیەک نەبووە و داواکانین لە خوای گەورە مەحفوظیان کە لە هەموو ناحەیەکەوە یانێ زۆر باش بوون لە هەموو ناحەیەکەوە من هۆکارەکەی لە سەفەر بووم لە دووبەی بووم هاتموانێ و تەقریباً 9 کەسین لێرە ئەم جەماعەتێکەوە هاتوینتەوانێ هۆکارەکەی بۆ هاتوین لێرەوانێ کە هاتینەوانێ خۆمان هین کرد و ئیتر فاسیان کردین و هەموو فاسەکان بە نەتیجەی باش بووە لەخوا بەزیاب هیچ کێشەیەکمان نەبووە.